ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ من لە 2002 لە هەولێر دەژێن ئێستاش حەزەکەم سەرکەوتوو بین وڵاتی خۆمان هەبێ چەندین شەهیدانمان هەبوو ئەنفالمان هەبوو ڕاپەڕینمان هەبوو هەموو مصیبەتێک هاتە سەرمانە بسەر ئەم کوردایە حەقی خۆیەتی دەولەتێکی هەبێت حەقی خۆیەتی مافی هەبێت. سڵاو من ناوم سیڤەر محەممەد ڕەفیقە خەڵکی شاری کەرکووکم خوێندکارم لە دەرەوەی وڵات لە وڵاتی جۆرجیا. زۆر وڵات هەن لە جیهان کە بوونە خاوەنی وڵاتی خۆیان و سەربەخۆی خۆیان و زۆر شتیان نقستان بوو کە من لە دەرەوەی وڵاتم زۆر کەس ئەبینم بەداخەوە لەگەڵ ڕیفراندۆمانین و هەندێک ئەڵێن ئێمە هێشتا زۆرمان ماوە بەڕاستی من زۆر ملەتی دنیام بینی و زۆریان لێمە نقستانتر بوو زۆریان لێمە کەمتر بوو وەکو چەند وڵاتێکی ئەفریقا و وڵاتی ڕۆژهەڵاتی وڵاتانی ڕۆژهەڵاتی ئەوروپا بوونە خاوەنی وڵاتی خۆیان و ئێستاش سەرکەوتن. هیوام وایە ڕۆژێک لە ڕۆژان منیش بە پاسپۆرتی کوردستان سەردانی دەرەوەی وڵاتکەم و سرم بەشکەم کە من کوردم. زۆر سپاس. أنا ياسر أمجد من محافظة نينوى. أنا مع الاستقلال في كردستان وأتمنى الخير والأمان مو فقط في كردستان في جميع أنحاء العراق. بێشک خەڵکی کوردستان بەبێ گوێگرتن لە هەموو پروپاگەندەیەشی تر کە دەیانەوێت خەڵکی دڵسات بکەن لەسەر دەنگ نەدان بەڵێ بۆ سەربەخۆیی بەڵام من دڵنیام بە ڕەغمی هەموو ئەو هەوڵە نەزۆکانە خەڵکی کوردستان لە 25 نۆ بە بەڵێ دەنگ دەدەن بۆ سەروەری کوردستان بۆ سەربەخۆی کوردستان و حەقی خەڵکی کوردستانیشە کە بە سەروەری و ئازادی بژین. ئەم حەزکەین ڕێفراندۆم بێداکردن و ئەم حەزکەین سەربەخۆی کوردستانیشی بێتە ڕاگەواندن ئەم ژوەکی هەم دەوڵەتێت عالەمێ سەربەخۆیە خۆ وەربگرین بەس گەلن دێدۆ عدالت جی نوفمدو هبیتن علاج بیاد پیدا کردن و انسان اوگر جی نوفمدو زیاده ببیتن روز بروزه و گله ممنون سپاس.